ڕۆمانی مەزرای ئاژەڵان لە نووسینی جۆرج ئۆروێڵ باس لە دزینی بەرهەمی شۆڕش دەکات. کاتێک ژمارەیەک ئاژەڵی جیاواز لە کێڵگەیەکدا دەژین، بەڵام مرۆڤێکی ستەمکار خاوەنیانە، چون جیا لەوەی کە مافی خۆیان پێنادات، بەڵکو بە چەندین ڕێگای جۆراوجۆر دەیان چەوسێنێتەوە. تا دوجار ئاژەڵەکان کۆ دەبنەوە و بڕیاری ڕاپەڕین دژی خاوەنەکەیان دەدەن. ڕاپەڕین سەر دەگرێت و خاوەن کێڵگا ستەمکارەکە لە کێڵگەکە دەردەکەن و حکومڕانی خۆماڵی لە مەزراکەیان دەهێننەدی. بەڵام زۆر نابات ئەو ئاژەڵانەی کە ڕێبەری ڕاپەڕینەکەیان دەکرد هەمان ستەمی خاوەن کێڵگەکە لە ئاژەڵەکانی دیکە دەکەنەوە. تاوای لێدێت ئاژەڵەکان دەگەنە ئەو بەرەنجامەی بەرهەمی شۆڕش و ڕاپەڕینەکەیان تەنها لە خزمەتی بەرازەکان و دارودەستەکانیاندایە. لە کۆتایی ڕۆمانەکەدا بەرازا دەسەڵاتدارەکان دەبنە هاوشێوی مرۆڤەکان. بەرازەکان لە سەردوو پێدەڕۆن و هیچ جیاوازێکیان نابێت لەگەڵ مرۆڤانی کە لە شۆڕشەکەدا خۆیان لە مەزراکە دەریان کردبوون. لە دیمەنی کۆتاییدا دەبینن بەرازەکان لاگەڵ مرۆڤەکان نانی ئێوارە دەخۆن و ئاژەڵەکانی دیکەش لە دەرەوە تەماشایان دەکەن. دوو دەیە ساڵانە و لە 5000دا هاوڵاتیان ڕوو دەکەنە دەسەڵاتدارانی هەرێم و لێیان دەپرسن ئەو ئامانجانی کە ڕاپەڕینیان لە پێناودا کرا چیان لێ هاتوو بۆ بەدینە هاتوون. 29 ساڵ لەمەوە بەرکڵپەی ڕاپەڕین لە شاری ڕانێەوە دەستی پێکرد و تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی گرتەوە و تەنانەت کەرکووکیش ڕزگار کرا. ئەو کاتی ڕاپەڕینی تێدا کرا بەرپرسانی حزبی و هاوڵاتیان یەک جلوبەرگیان لەبەردا بوو، وەک یەک دەژیان و جیاوازی چینایەتی و کۆمەڵایەتی لە نێوانیاندا نەبوو. تەنانەت زۆرینەی حزبا چەکدارەکانی ئەو کات جگە لە بزوتنەوەی ئیسلامی لە یانگری بیری چەپ بوون و خۆیان لابەرەی پرۆلیتاریا و هەژاران دەخەمڵاند و دژی سیستمی سەرمایەداری بوون. بەڵام زۆری نەبرد کۆمەڵگەی کوردی دوای ڕاپەڕین بەسەر قڕی و پڕی دادابەش بوون و بەرپرسانی حزبا دەسەڵاتدارەکان بەرهەمی شۆڕشیان دزی و خۆیان و بنەماڵە و حزبەکانیان بوونە خاوەنی گەورەترین سەرمایە لە سەرئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هاوڵاتیانیش بۆ چارەکە موچا خۆپشاندان و مانگرتنی درێژخایەنیان ئەنجام دەدا. مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کە لە کاتی ڕاپەڕین فەرماندەی هێزی حەمزەی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات بووە و ڕۆڵێکی کارا و دیاری لە ڕاپەڕینەکەدا هەبووە، چەندین جار وتوویەتی هەموو بەرپرسان لە شاخ یەک جلوبەرگ و ژیانیان هەبوو. بەڵام کە هاتی نەشار لە پڕێک بەرپرسانی دوو حزبی دەسەڵات بوون بە ملیۆنەر و ملیاردەر. بەداخەوە دەڵێم کە ئێمە کاتێک بوو لەو شاخوچیانە هەموو پێکەوە بووین کە هاتینەوە ئێرە لەوێ باسی چینی پرۆلیتار و باسی ئازادی و ڕزگاری و باسی یەکسانی دەکرا. ئەو دروشم و شیعارانە هەمووی پێیان ڕێکخرا، هەمووی ژێر پێخران. ئێستا ئەو وڵاتەی کە لە چیا خەڵکێک خەونی پێوە دەبینی کە ئێمە لە دەستی بەعز ئەم وڵاتەی خۆمان دەربێنین و دادگەری تێدا بچەسپێنین ئازادی و یەکسانی و خێر و بێری وڵات بۆ هەموو کەس بێ، هەموو کەس لێ بەهرەمەند بێت، چونکە خوا ڕزقی هەمومانی خستۆتە ئەم وڵاتەوە. بەڵام ئەوەی کە لە بەعزمان بەڕەخ نەدەگرت ناڵێم لە هەموو شتێکدا، بەڵام لە هەندێک شتێ بەتایبەت لە ڕووی ژیان و گوزەران و لە ڕووی چینایەتی و قڕ و پڕی زۆر پێش بەعز کەوتینەوە. لە ماوەی ڕابردوودا پەرلەمانتارێک ئاشکرای کرد پرۆسەی بێسەروشوێنکردن لە هەرێم بەردەوامی هەیە. ڕێکخراوان نێودەوڵەتەکانی مافی مرۆڤ لە راپۆرتەکانیاندا چەندین جار باسییان لەوە کردووە لە زیندانەکانی هەرێمی کوردستان لە ژێر ئەشکەنجەدا دانپێدانان لە دەستگیرکراوەکان وەردەگیرێت. لەپێی دوای نامارەکان نزیکەی 600 کەس لە شەڕی ناوخۆ بێسەروشوێن و نەچارەنووسیان دیارە و نێسک و پرۆسکەکانیان با کەسوکاریان دەدرێتەوە. فەرمانبەران موچەکانیان دەفەوتێت، قوتابیان لە قوتابخانەی وێرانە و سێدەوامی دەخوێن و منداڵی بەرپرسانیش لە قوتابخانەی تایبەت و زانکۆ بەناوبانگەکانی ئەمریکا و ئەوروپا بڕوانامە بەدەست دەهێنن. نەوەکانی داهاتوو لە ئێستادا لە بازار ئیشی سەخت دەکەن و منداڵی بەرپرسانیش لە وڵاتان خەریکی گەشت و گەڕان و سەفرن. دەرچوانی زانکۆ پەیمانگەکان بە بڕوانامەی بەرزەوە کەمێکیان خەریکی کرێکارین یان لە چاوەڕوانیدا مەزراندا بێکار ماونەتەوە. زۆرێکیش سەری خۆیان هەڵگرت و ڕێگەی هاتوو نەهاتیان گرتە بەر و لەو ڕێگەشدا سەدان کەس بوون بە خۆراکی ماسیەکانی دەریای ئیژە. بەڵام نەوە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان هەر لە ئێستەوە ئامادەکاری دەکەن کە پاش باب و باوانیان دەسەڵات بگرنە دەست. هەموو ئەمانە وای کردووە کە هاوڵاتیان بگەنە ئەو ئەنجامەی ئەو ئامانجانەی کە ڕاپەڕینیان لە پێناودا کراوە دی نەهاتوون و بەرهەمی ڕاپەڕینەکە دزراوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام.